بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتیەکی سەربازیە و لە ڕووی کەرگێڕیەوە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی ڕەگەزنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە. لە ئێستاە 290 کارمەند و ئەفسەر کارەکانی ئەم بەڕێوەبەرایەتیە ڕادەپەڕێنن. بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی لە ساڵی 1999 بەڕێز هەڤاڵ مامجەلال سەردانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی گشتی کرد کە سەردانی ئەوەی کرد پێش ڕوخانی سەدام حوسێن بوو، پێش ئەوەی کەوا پرۆسەی ئازادی ئەنجام بدرێ بە چەند ساڵێک داوای لە بەڕێز کاک دکتۆر خەسرەو کرد. ئەو کاتە بەڕێزی سەرۆک بەرپرسی هەموو ئاسایشی گشتی بوو. داوای لێکرد بەڕێز مامجەلال فەرمانیدا کەوا بەشێک دانرێ بە ناوی پاسپۆرت و مانەوە بۆ ئەوەی دەست بەکار بن وەکو حکوومەتی کوردی بنەمایەک دانین بۆ کارە. ئەو کاتە ئێمە هەمومان لەوێ ئامادە بووین، پێمان سەیر و بەڕێز مامجەلال داوای ئەو فەرمانەیدا لەبەر ئەوەی ئەو کاتە حکوومەتی عێراق لە چەمچەماڵ بوو، بانی مەقان و زوو تۆپبارانی چەمچەماڵێک کرد و ئێمە خەڵکی زۆربەی کەوتە دڵە ڕاوچەیە و هەندێک خەڵک ئەچووە چای ئەزمەڕ و لە دڵی خۆمانەوە ئێمەی گەنجان ئەمانوت بەڕێز مامجەلال باسی پاسپۆرتەکە، ئەوەی حکوومەتە، ئێمە لەکوێ ئەوە لەکوێ. بەڵام دوایی چەند ساڵێک ئێمە تێگەیشتین کە بەڕێز مامجەلال دووربین بیری کردوێتەوە و قەرارەکانی لە کاتی خۆیان بووە. ئەوسا ئێمە لە فەرمانەکەی و تێگەیشتین. هەرچۆنێک بێت کاک دکتۆر خەسرەو لە ساڵی 99 دوای فەرمانەکەی بەڕێز مامجەلال بەشێکی کردەوە کە لە ژوورێک پێکاتە بوو بە ناوی پاسپۆرت و مانەوەەوە. کاک نەقیب ساڵح ئەو کاتە بوو بە لە پرسراوی ئەو بەشە و بەندەش بەشی ژمێریارەکەم گرتە ئەستۆ. ئێستا ئێمە بەڕێوەبەرایەتیەکەمان زیاد لە 210 کارمەند و ئەفسەرین لە خزمەتی هاوڵاتیانێن لێرە و دوای ئەوە توانیمان نووسینگەی گەرمیان بکەینەوە لە کەلار بۆی بتوانین خزمەتی ئەو خەڵکە بکەین. ئێستا خۆشبەختانە لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی لە ماوەی 24 سەعاتە هاوڵاتیان ئەتوانن ببن بە خاوەنی پاسپۆرت و ئەگەر زۆر بخایەنێت ئەبێ لە ماوەی 48 سەعاتە و هەروەها گەر کەسێکە بوو بە پەلە بوو، نەخۆش بوو یا سەفەری دەروی وڵاتیە بوو، بۆ نمونە ئیفاد بوو یا کارێکی پێویستیە بوو، ئەکرێ لە ماوەی 1-2 سەعاتە بێ بە خاوەنی پاسپۆرت. بەڕێوەبەرێت پاسپۆرتی سلێمانی لە دوو نووسینگی سەرەکی پێکاتەوە. نووسینگی پاسپۆرتی سلێمانی یەک، نووسینگی پاسپۆرتی گەرمیانش کە بەرگەکەی کەلارە. نووسینگی سلێمانی یەک لە 5 هۆبەی سەرەکی پێکاتوە: هۆبەی تۆماری داواکاریەکان، دوای ئەوە هۆبەی کۆنتترۆڵ، دوایەوە هۆبەی پەنجەمۆر و زانیاری، دوایەوە هۆبەی پێدانەوەی پاسپۆرت لەگەڵ هۆبەی ئەرشیف. هەریەک لەم هۆبانە تایبەتمەندی خۆی هەیە. هەدەفی سەرەکیمان، ئامالی سەرەکیمان ئەوەیە کە خزمەتی هاوڵاتیان بکەین بە هەموو شێوەیەک وە کەمترین ڕۆتیژ لە دایرەکەمان نەبێ. ئێمە دایرەکەمان بە 2 شەفت داوام بکەین لە بەیانیەوە تا سەعات 5 هەش بۆ یەک شەفتێک، 1 بۆ 5 شەفتێکی تر. وام کاتێک لە خزمەتی هاوڵاتیان داین و هەوڵمانداوە کەمترین ڕۆتین بیاڵین و بتوانین گەورەترین خزمەت پێشکەش بە خەڵکی سلێمانی و دەوروبەری بکەین. ڕۆژانە بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان لە کاتژمێر 8:30 بەیانی بۆ کاتژمێر 5 پاژنیۆڕۆ بە بێوچان کارەکان ئەنجامێن. ئێمە بەڕێوەبەرایەتی هەموو ڕۆژێک لە کاتژمێر 8 بەیانیەوە بۆ 5 دوای نیوەڕۆ کارەکانمان ئەنجام دەدەین بە 2 شەفت و هەروەها شەفتی سێمیشمان هەیە کە تاکو نزیگنەوە تا 10 شەو کارەکان ئەنجام دەدەین. لە 8 بەیانیەوە تاکو 5 ئەسر یا دوای نیوەڕۆ ئێمە لە خزمەتی هاوڵاتیان ڕۆژانە لە نێوان 800 تا 1000 هاوڵاتی سەردانمانەکەن و هەروەها
شەفتی سێمان کەتان و دەیشەوە ئەو کاتە دێن ئەو دۆسیانەی کەوا پێویستی بە هاوڵاتیەکەی نیە و کۆنتاکتیان لەگەڵ بەغدایە کارەکان ئەنجامەدەن لە خزمەتی هاوڵاتیانە. ئێمە وەکو هۆڵی ژمارەیەک لە بەڕێوەبەرەتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی هەر هاوڵاتێک کە ڕۆکاتە بەڕێوەبەراتیەکەمان سەرەتا ڕەزامەندیەوە دەگرتنی پاسپۆرت وەرەگرێت لە ژووری ژمارە 8 دوای ئەوە ڕاستەوخۆ ڕۆکاتە ئەم بەشی ئەمە کە بەشی وەربینی بەڵگەنامەکانە هەر هەڵاتەیە بۆ ئێرە سەرەتا بە شێوازی سەرەگرتن شێوازی ئەلکترۆنیە بلیتێکە بڕێ و چاوەڕێی سەرەگرتنەکەی خۆی ئەکا تاوەکو سەری هاوڵاتەکە سەری دێت و کاتە پیشۆکارەکانی بۆ جێبەجێەکەی کە بریتە لە وەربرینیکردنی بەڵگەنامەکانی کە لە ناو فایلەکەدا هەر هاوڵاتێک پێت بۆ ئێرە ئەبێ بەڵگەنامە ئەسڵەکانی پێ کە بریتە لە هێناسی باری شارستانی ڕگەزنامی عێراقی لەگەڵ کارتی زانیاری ئەبێ ئەسڵەکانی پێ بێت و دوای ئەوەی کە سەری هەر کۆمەڵەکانی بۆ جێبەجێ ئەکرێ و ڕەوانەی ژووری دوو ئەکرێ. دیارە ئێمە وەکو هۆڵی سێ بەشی وەرگرتنی پەنجەمۆر و فیل دوا بەدایەوەی هاوڵاتی لێرە لە ژوور یەک وەربینی بەڵگەنامەکانی بۆ کرێت لێرە بێ خۆی ئامادە بێ و هاوڵاتیە فیلەکەی ئامادە بێت قاعەکەمان بە شێوازێکی سەرەگرتنی سەردەمیانە ڕێخستووە کە هەر هاوڵاتێک دێت تکتێک وەردەگرێت و بە پێی ژمارەکەی خۆی دادەنیشێت چاوەڕێ و شاشەیەکە کە ژمارەکەی تیا دەرەچێت جگە لەو هاوڵاتێنەی کە بۆ راپۆرتێکی پزیشکی پێ بێیانەوە تا نەخۆشی سەرەتان بیان خاوەن پێداویستی تایبەت بێ ئەوانە بەدەر لەو سەرەگرتنە ئێمە هاوکاریمان کردوون و ئەتوانین هاوکاریان بکەین دوای ئەوەی کە لێرە پەنجەمۆرەکەی لێوەرەگیرێت بۆ دوای چەند ڕۆژێک پاسپۆرتەکە لێرە بۆی چاپەکرێت و لە ئەنێرێتە هۆڵێکی تر بەشێکی تر لەوێ پاسپۆرتەکە دووبارە بە وەرگرتنی پەنجەمۆر پاسپۆرتەکە وەرەگرێتەوە. ئەم بەشی نوێکردنەوەی پاسپۆرتە کە دروست بووە تایبەتە بۆ هاوڵاتانەی کە ڕۆکەنە بەڕێوەبەراتیەکەمان سەبارەت بە نوێکردنەوەی پاسپۆرتەکانیان کە خۆی بینێتەوە لە بەسەرچوونی تاریخی پاسپۆرتەکەیان و لەگەڵ ئەو هاوڵاتیانەی کە لاپەڕی پاسپۆرتەکانیان تەواوە بێت یەنە ئەم بەڕێوەبەراتی ئێمە مامەڵەی دووبارە بوونەوەیان بۆکەین. خۆشببختانە ئێستا ئەو هاوڵاتانەی کە لەو جۆرە پاسپۆرتان بێتەوە لە ماوەی 48 ساعتە دەتوانن پاسپۆرتەکانیان وەرگرنەوە و وەڵامی پاسپۆرتەکان بۆ دەگەڕێتەوە بە نوێکردنەوەی پاسپۆرتەکانیان. ئەو پاسپۆرتانەی کە کاتی تازەکردنەوەیانیت بە کۆمەڵێک مبارڕ تەمانە بێت تازە بکرێتەوە سەرەتا ئەوانەی کە لە ساڵ کەمتریتی ئامێنێ
ئەو هاوڵاتیانە بۆیان هەیە بێن پاسپۆرتەکانیان تازەکەنەوە زائیدەن ئەوانەی کە شوێنی ڤیزیان نامێت لەسەر پەڕەکان زائیدەن ئەوانەی کەونە بنیان ئەوانەی کە تەلەڤە بن. لە دوای ئەوەی کە ئیجراعاتی دەرەوەی دایرە تەواوەکەن و لە هۆڵی یەک کۆنتترۆلیان بۆ کرێ یەنە بەشەکەی ئێمە لە هۆڵی دوو پەنجەمۆریان لێوەر ئەگیرێ و معاملەکەیان لە دوای وەرگرتنی پەنجەمۆر ئەوەستێت چونکە پێویستی بە موافقەیەکی تری بەغا هەیە کە موافقە بکات لەسەر کانسڵکردنی ئەو پاسپۆرتە ئەو پاسپۆرتی کە بەدەستیەوەیەتی و جارێکی تیژێنینەوە بەغا بۆ ئەوەی موافقە بکات لەسەر تەبعکردنی پاسپۆرتە تازەکەی. ئەوەی مەبەستمە لێرەدا ئاماژەی پێبم بەجهدی حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرانی حکوومەت و ئەندام پەرلەمانەکان و وەزیرە پەیوەندیدارەکان و هەوڵ و هیمەتی بەڕێزان بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی و لایەنە پەیوەندیدارەکان لەم ساڵدا توانرا یاسای نوێی پاسپۆرت دەربکرێت لە پەرلەمانی عێراقی کە یاسا کۆنەکە کۆمەڵە کۆدووبەندی زۆری لەسەر زۆربەی هاوڵاتیانی محافظات هەموو محافظاتی عێراق دروست کردبوو کە ئەبوایە لە پاسپۆرت ئەوەی کە زۆر جێی سەرنجە و زۆر کار ئاسانی و دڵخۆشکەرەیەوەیە کە کاتێ پاسپۆرت دوو نەکرا بەپێی قانونە کۆنەکە محکمەیەکی مختص تایبەت بوو بە بینینی ئەو داوایانی کە پاسپۆرت دوو نەکرا لە هەر شوێنێکی عێراقیان لە هەموو عالەما لە هەر شوێنێک پاسپۆرتی عێراقی دوون کردای ئەبوایە بۆ معاملەکەی بگەڕێتەوە محکمەی کەڕادە لە بەغا بەڵام خۆشبەختانە لەم یاسا تازەیە دەسەڵات دیراوە بە هەموو محکمەی محافظات هەموو هاوڵاتیەک بۆی هەیە کاتێک کە لە پاسپۆرتەکەی ونەکات یان تەلەفیەکات بۆی هەیە سەردانی محکمەی مختصی شارەکەی خۆی بکات و لەوێ هەموو معاملاتەکانی بۆ ئەکەن و حاکم دوای ئەوەی کە ئەمری پێدەرەکات جاری تریەتەوە لای ئێمە لێرە غەرامەوشەکەی لێوەرەگرین و معاملەی پاسپۆرتی تازەی بۆ ئەکەین. کاری بەشەکەی من پێدانەوەی پاسپۆرتە بە هاوڵاتیان ئەوەش کۆتا قۆناغەکانی دەرکردنی پاسپۆرتە لێرەدا کارەکەی ئێمەش لێرەدا تەوزیع بووە بەسەر دوو بەشێکیان ئێمە خۆمان مامەڵە لەگەڵ جەوازەکە دەکەین بەشێکیشان مامەڵە لەگەڵ هاوڵاتیەکە خۆیەتی قۆناغی یەکەمیان کە مامەڵەکردنە لەگەڵ جەواز چۆنە بە دوای ئەوەی کە لە قاعەی سێ جەوازەکە هەموو ئیجراعاتێکی تەواو دەبێت بە کارتۆن بۆ ئێمە دێت ئێمە لێرە ئیدخالی دەکەین ئیدخالیکردن دەبێتە ئەوەلیاتی ئەو شەخصە لە بەڕێبەرایەتەکەمان دەمێنێت دواتر ئێمە کۆدی دادەنینە سەر ئەو کۆدەش بەرەزگە دەخرێتە سەر پشتی جەوازەکە دواتر هەمووی سەفتە دەکرێت و لە ڕەفەکان ڕێک دەخرێ و دادەندرێت قۆناغی مامەڵەکردنی ئێمە لەگەڵ هاوڵاتی دوای ئەوەی کە هاوڵاتی لە قاعەی سێ پسوولەیەکی پێدەدرێت پشتی پسوولەکە کۆمەڵێک ڕێنمایی لەسەرە بەپێی ئەو ڕێنمایانە ئەو دوای 3 ڕۆژ تا 5 ڕۆژ دەتوانێت بێت سەردانی بەڕێبەراتیەکەمان بکات بۆ وەرگرتنەوەی جەوازەکەی. بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی لە ماوەی ساڵانی ڕابردوو وەک بەڕێوەبەرایەتیەکی نمونەی دەستنیشان کراوە هۆکارەکەشی بۆ پشوو درێژی ستافی بەڕێوەبەرایەتیەکە ئەگەڕێتەوە. کارمەندەکانمان و ئەفسەرانمان زۆر بە لێبوردەیی لە ژیانی خۆیان و لە خۆیان کارەکان ئەنجامەدەن و ڕۆژانە هەموو ڕۆژە دێن ئەم بەڕێوەبەرایەتیەوە بە دڵێکی فراوانەوە بە هەناسەیەکی قوڵەوە بە زەردەخەنەیەکی جوانەوە ئەو هەموو هاوڵاتی و مراجعە بەڕێخەن من لێرەوە دەستخۆشی لە یەکێ بە یەکیانەکەم بەڕاستی جێدەستیان دیارە توانیوانە خزمەتی ئەو هاوڵاتیانە هاوڵاتە زۆرانە بکەن و هەروەها توانیوانە شارەکە و بەڕێوەبەرایەتیەکەیان سەربەرزکەن و ناویان دیار بێت لە هەموو شوێنێک بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی بەناو حورمەتی خۆیەوە نەتیجەی تێکۆشان و مانوبوونی ئەو ئەفسەر و کارمەند و لە پرسراوانە ئێرەیە هیوادارم تەمەند درێژ بن دەستیان خۆش بێت دەستیان تومە گوشین.
یارە ژمارە و داتانیوەک بەشی ئاماری بەڕێوەبەراتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی پێویستە بخێنێ ڕوو لە سەرەتای دروستبوونی بەڕێوەبەراتیمانەوە لە ساڵی 1999 ئەوڵەکەی وەسیقەی سەفەر درا بە هاوڵاتیان کە بڕی 5577 وەسیقەی سەفەر درا بە هاوڵاتیانی سلێمانی دەوروبەری لە پاشاندا پاسپۆرتی ئێس دروست بوو کە لە ساڵی 2004ەوە هەتا ساڵی 2009 بڕی 8322 پاسپۆرتی ئێس درا بە هاوڵاتیان پاسپۆرتی جی هاتە عێراقەوە کە پاسپۆرتێکی پێشکەوتوو بوو خوێندنەوە بە ئامێر بوو کە بۆ هەموو جیان ئەتوانرا سەفەری پێ بکرێت دیار بۆ پاسپۆرتەش لە بەغدا و کاتاکرا جیاوازاتی سلێمانی توانی بڕی 30309 پاسپۆرت بدا بە هاوڵاتیانی سلێمانی دەوروبەری و لە هەشتی دوی 2010 کاتێ ئامێرەکانی چاپکردنی پاسپۆرت گەشتە سلێمانی خۆشبەختانە ڕۆژ بە ڕۆژ ئامارەکان جێ دڵخۆشی خەڵکی سلێمانی دەوروبەرێتی کە لە ماوەیەکی کەم تا زۆرترین پاسپۆرت چاپ کراوە کە تا ئێستا نزیکی 844,000 پاسپۆرتی ئەی دراوە بە هاوڵاتیان ئەگەر لەگەڵ پاسپۆرتی جیەکەیە کۆی بکرێتوانێ واتە ئەو پاسپۆرتانی دراوە بە هاوڵاتیانی سلێمانی دەوروبەری خوێندنەوە بە ئامێر و ئەتوانرێت بۆ هەموو دنیا سەفەری پێ بکە بڕی 877,070 پاسپۆرتە کە نسبەیەکی زۆرە لە چاوەوەی کە لە 2010 ئامێر لە سلێمانیدا هەیە و ئەگەرۆکو 2015 باس بکەیت هەروەک ساڵانی پێشوو توانی پاسپۆرتی سلێمانی یەکەم بێت لەسەر ئاستی هەموو عێراق و ئەو سەفارەتانی کە لە عێراقا ئامێری خوێندنەوەی پاسپۆرتی تدایە کە بڕی 121439 پاسپۆرتیدا بە هاوڵاتیان کە لەو 121000 نزیکی 6,000 بۆ 7,000 ئەو عەربە ئاوارانن کە بەهۆی وەزعی عێراقەوە هاتوونەتە شاری سلێمانی دەوروبەری و لەو بڕەشە نزیکی 18,000 پاسپۆرت نوێکردنەوە هەیە کە ئەو پاسپۆرتە کۆنانە بەسەر چێ دوای ساڵەکە هاوڵاتیان یەنە بەڕێوەبەراتیمان و تازەیەکەنەوە بەڕێوەبەرەتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی لەسەر ئاستی بەڕێوەبەرەتیەکانی پاسپۆرتی عێراق و سەرجەم ناوەندەکانی پێدانی پاسپۆرتی عێراقی پلەی یەکەمی لە پێدانی پاسپۆرت بەدەستهێنەوە بە درێژایی مێژووی چاپکردنی پاسپۆرت لەناو بەڕێوەبەرەتیەکە کە ئەمەش دەستکەوتێکە ستافی بەڕێوەبەرەتیەکە شانازی پێواکەن کارمەند و ئەفسەرانی بەڕێوەبەرەتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی بە یەک گیان و بە یەک تیم کارەکەن لە پێناو هێنانەدی ئامانجێکی دیاری کرا و ئەویش پێدانی پاسپۆرتە بە هاوڵاتیان چۆن ببمە خاوەنی پاسپۆرتی عێراقی لە بەڕێوەبەرەتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی بۆ بەدەستهێنانی پاسپۆرتی عێراقی پێویستە ئەم پێداویستیانە ئامادە بن ناسنامەی باری شارستانی ئەسڵی کۆپیەکی ڕەنگە و ڕەنگ ڕەگەزنامەی عێراقی ئەسڵی کۆپیەکی ڕەنگە و ڕەنگ کارتی نیشتەجێبوون ئەسڵی کۆپیەکی ڕەنگە و ڕەنگ چوار وێنەی ڕەنگە و ڕەنگ وێنەی تایبەت بە پاسپۆرت پێویستە پشتەکەی سپی بێ چەکی بانک بە بڕی 25,000 دینار دوای ئامادەکردنی پێداویستیەکان سەردانی بەشی پرزگەی بەڕێوەبەرەتیەکە ئەکەیت ڕێنمایی پێویست وەرەگری لە پرزگەوە نێرێت بۆ بەشی وردبینی بەڵگەنامەکان لە بەشی وردبینی سەرەتا کارتی چاوەڕوانی وەرەگریت کە ژمارەیەکی لەسەر و لە ڕێگای شاشەیەکی زیرەکەوە ئاگادارەکرێتەوە کە سەردانی یەکێک لە کارمەندەکان بکەیت لەلایەن ئەو کارمەندەشەوە وردبینی بۆ مامەڵەکە دەکرێت و دوای دڵنیابوون لە تەواوی بەڵگەنامەکان ئەنێرێت بۆ بەشی وەرگرتنی مامەڵە و پەنجەمۆری خاوەنی پاسپۆرت لە بەشی وەرگرتن و پەنجەمۆر بە هەمان شێوە کارتێکی چاوەڕوانی وەرەگریت بە هەمان شێوە ئاگادارەکرێتەوە سەردانی یەکێک لە کارمەندەکان بکەیت و پەنجەمۆرت وەرەگیرێت و مامەڵەکە دڕای یەکرێ
پاش تەواوبوونی مامەڵەکەت پسوڵەی وەرگرتنەوەت پێدرێت کە لە کاتی تەواوبوونی پاسەپۆرتەکەت بەو پسوڵەیە پاسپۆرتەکەت وەرەگریتەوە. لە بەشی وەرگرتنەوەی پاسپۆرت بەگەیشتنت سەردانی یەکێک لە کارمەندەکانەکەیت و پسوڵەی وەرگرتنەوەی پێیت و داوات لێکرێ کە لە شوێنی چاوەڕوانی دابنیشیت و چاوەڕوان بکەیت تا ناوەکە دەخەنرێتەوە. پاشانە چیت بە مەبەستی دڵنیابوون لە پاسپۆرتەکەت جارێکی تر وردبینی بۆکرێت و دوای وەرگرتنی پەنجەمۆر پاسپۆرتەکەت پێدرێتەوە. بەم شێوەیە لە ماوەیەکی کەمدا دەبیتە خاوەنی پاسپۆرتی عێراقی خۆت.